ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێن زادە جایشتر لە خزمەتەوەی ئازیز زاین بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسەگەرمەکان. من بەرنامەی ژمارە 12ە. ئەمڕۆ 10 نیسانی 2025 پێشکەش بە ئێوەی ئازیز دەکرێت. ئەم کاتەوە باش ڕەحمان و مێدەوارم باش بیت، تەندروستی و باش بێ. زانم کەمێک سەرمات بووە، ئومێدیەوەی کە بتوانین بەرنامەکەمان ببینە پێشەوە پێکەوە. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس بۆ دووبارە ئەم دەرفەتەی دروست بۆەوە ئەمڕۆ پێنجشەمبە. زۆر سپاسی هەواڵ پرسیینەکەشت ڕاستەکەی وایە 4-5 ڕۆژی ڕابردوو ئەوی پێ ئێمە پیاڵین سەرما خوردەجی ئامفلانزا هەرچێک بڵێ ئەزیەتی کرد. ئەمڕۆ مقدارێک باشترم و هیوادارم بەرنامەکەمان بەرینە پێش ئەگە دەنگیشم ئەزیەتی بینەر و بیسەری کرە بێ بمبورن. زۆر خراپ نییە، زۆر خراپ نییە، زۆریشم سڵاو هەیە بۆیان بۆ بینەران و بیسەرانمە. زۆر چاکە، زۆر باش. هاوڕێ ڕەحمانێمە نیازمان وابوو یاخود بەرنامەمان وابوو کە سێ بەش بێت بەرنامەکەی ئەمڕۆمان، بەڵام هەم بە خاتری تەندروستی تۆ هەم بە خاتری ئەوەی کە باسەکانیش کەمێک زۆرتریان پێویستە لەوەی کە بتوانین لە بەرنامێکی سەعاتیە جێگەیان بکەینەوە. بڕیارماندا دوو بەش هەڵبژێرین. بەشی یەکەمی بەرنامەی ئەمڕۆمان برێتێ لە گومرگەکانی ترامپ و جێژاوی ئابووری لە دنیا، ئەو بەشی دومیش دانوستانی ڕاستەوخۆی ئەمریکا و جمهوری ئیسلامیە. پێما بە پێت باش بوو کە بەشی یەکەم یاخۆ گومرگەکانی ترامپ پێش بخێن وەنیە؟ بەڵە زۆرم پێ باشە، هەرو جۆرەی وتت باوە. زۆر باشە. هاوڕێنێک کە لەگەڵمانن، بینەرانێکە ئەمان بینن لە ڕێگەی فەیسبووک یا لە ڕێگەی یوتیوبەوە، داوایەکی هاوڕێنەمان هەیە دووبارەکە لە ڕێگەی خوانەوە لیکی بەرنامەکان پەخش بکەن تا بینەرانێکی زۆرتر لەگەڵمان بن. ئەگەر نەشتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن، بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنەوە. بۆ ئێمە وا باشترە کە بەرنامەکانمان لە ڕێگەی یوتیوبەوە ببینن. هاوڕیانێکە لە فەیسبووکەوە بینەرمان و ئەتوانن لە ڕێگەی یوتیوبەوە بێ خەرج بەرنامەکان ببینن، داوایان لێکەین کە لەوێ متابعی بەرنامەکانمان بکەن. زۆر سپاس. بەڵێ وەک ڕێکەوتین بەشی یەکەممان سەبارەت بە گومرگەکانی ترامپ و جێژاوی ئابووری لە دنیا. هاوڕێ ڕەحمان با لەم بەشیان من کەمێک ڕای خۆم دەربڕم یاخود ملاحەزاتی خۆم بڵێم جا وەختە فرسەت بێت تۆش مداخلەکە بکەی دیالۆگی لەسەر بکەین. من پێما بێت ساڵی 2016 بۆ یەکەم جار کە ترامپ هاتە سەر مەسنەدی قودرەت و بە هەڵبژێرا، کۆمیدیانێکی ئەمریکی هەیە وتی هەموو ئەمریکا زەرەری کرد بەڵام کۆمیدیا بردیەوە. لەبەرەوەی کە ڕاستیا کردەوەکان و کارەکانی ترامپ و ئەوانە زۆر جەنبەی کۆمیدی و ئیستعرازی هەیە لەوەی کا بتوانێت وەکو سیاسەتێکی زۆر منسەجیم و خاڵ بە استراتیژی و بە بەرنامە بچێتە پێشەوە. دیارە خەڵکانێک پێیان وایە کە بەو جۆرە نییە، وەگوایە نەخشەیەکی لە پشتەوەیە، بەڵام باسەکە بە بڕای من زۆرتر لەوەی کە نەخشە بێ بە جۆرێک تێڕامانە، بە جۆرێک بێ سەرەوبەرەیە، بە جۆرێک نەزانینی هیچکردنە لە بەرامبەر خێرانێکی گەورەیە کە سەرمایه‌داری لە دنیا و تایبەتی سەرمایه‌داری ئەمریکا تێکەوتووە. طبعاً خەڵکانێک تا ئێستاش لەو ئەو زانێرە نازانن کە ئەمریکا وەک دەوڵەت وەک حکوومەت تاکو 6 ماشی ئەم ساڵ 6 ماشی 2025 36 ملیار تریلیۆن دلار، زیاتر لە 36 ملیار تریلیۆن دلار قەرزارە. ئەم 36 ملیار تریلیۆن دلارە ئەرباحێکێتە سەر، سوودێکێتە سەر. لە هەفتەی ڕابردووە کە من تۆ بەرنامەکەمان کردووە تا ئێستا هەر ئەمریکیەک لە ئەمریکای بەبێ ئەوەی هیچ شتێکی کردبێ، مناڵێکی ساوا کە هەر ممکنە هەفتەی ڕابردوو کاتی بەرنامەکەیمە لەدایک بێت تا ئێستا $100 قەرزارە بەبێ هیچ شتێ. ئەگەر ئاویشی نەخواردبێ هیچی نەکرد بێ $100 قەرزار بۆتەوە بەس تەنها لە ئەنجامی ئەو بەهرانەی یاخود ئەو سوودانەی کە بێن قەرزانە ئەمریکا بیداتەوە. ئەم دۆخە نالەبارە ئابووریە زایدەن ئەوەی کە بە جۆرێک ئەو سیستەمەی کە ئەمریکا لە ساڵانی
دوای جەنگی جیهانی دووەمەوە دایناوە و جۆرێک ئازادی لە بازرگانی ئەوانە پەیڕەوکراوە کارێکی کردووە کە قەیرانی ئەمریکا و ئەو باڵانسەی کە پێوتێ باڵانسی بازرگانی ئەمریکا زۆر بە زەرەری ئەمریکا شکاوەتەوە و بە هەموو جۆرێک کە لەگەڵ وڵاتانی ترا مقایساکرێت و ئەوانە کە دیارە لە ڕابردووە بە جۆرێک ئەو بازاڕە کرانەوەی و بێ گومرگبوونی و کرانەوەی بازاڕەکان و بێ سنووربوونی و ئەوانە بە قازانجی ئەمریکا بۆ بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەم باڵانسی تیجارەتە شکاوەتەوە داشکاوە بە زەرەری ئەمریکا و تا هاتووە کۆمپانیەکان ئەوانەی کۆمپانیای بەرهەمهێنی سەنعەتین یاخود کۆمپانیای بەرهەمهێنی تەنانەت پێداویستی ڕۆژانن و ئەوانە ئەمریکایان تەرک کردووە چوون بۆ جێگای تر و هەمیشە و دایم یەکێک لە شتەکانی کە لەم ڕۆژانەیە دەرکەوت ئەو بۆ میشە و دایم ئەو تێکشکانانەیە ئەو هاتنە خوارانەی کە بازاڕی بۆرسەی ئەمریکا بەخۆیە بینێ ئەوانە بە شتێکی ترکەویش بازاری بۆندەکانی ئەمریکا بۆندەکانی حکوومەتە ئەو بڵێن بۆندانەیە کە بە جۆرێک لە جۆرەکان قەرزە دەوڵەتی ئەمریکا حکوومەتی ئەمریکا بەوانەیە فرۆشێک کە ئەیانەوێ ئیسtismار بکەنوانە بە قەرزی دیاریکرا و ئەیان فرۆشێ ئەم بازاڕەوە بڵێن پارە وەبەرهێنان لەم بازاڕە بۆتە جێگای ئەلتەرناتیو بۆ بۆرسە کە ئەمڕۆ ئەو قەرزە زەبەندەی کە ئەمریکا شەیەتی وای کردووە کە متمانەی ئەم بۆندانە تا دێک کەمترە بێتەوە ئەم کاری کە ترامپ کردی بەڕاستی زەربەی لەوەشدا و لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان پاش ئەوەی بە شێوەیەکی زۆر سیر و عجایب ئەم گومرگانەی دانا ئەمسان وڵاتی ئەفریقایی هەیە لیسوتۆی پێم وابێن ناوە لە ئەفریقیاکە هیچ وڵاتێکی زۆر زۆر هەژارە باڵانسی تیجارەکەی لەگەڵ ئەمریکایە زۆر لە خوارە بە قازانجی خۆیان لەبەرەوەی پاریان نیە هیچ لە ئەمریکا بکڕن و ئەوانە ئەڵماس دروستەکەن و جلوبەرگ دروستەکەن و مەجموعی پێداویستی زۆر سادە دروستەکەن و ئەوانە و تەنها بازارێکیش کە بۆیان کراوەتەوانە ئەمریکا شتەکانن بە ئەمریکا فرۆشن ئەو دەوڵەتە هەژارە لە 150 گومرگ کراوەتە سەر بەرهەمەکانی هەندێک لە وڵاتەکان بۆ نمونە ئوسترالیا بۆیە ئەڵێم ئەم نەخشانەی کە ترامپ هێناوێتی ئەوانە زۆر بێسەرە و بەرەیە بە جۆرە لە جۆرەکان هاوکێشەیەکی دانا و تەطبیقی کرد بەسەر هەموو عالەما و کتوپڕ و بەپێی ئەم هاوکێشەیە هەر کەسێک بە جۆرێک لەگەڵ ئەمریکایە باڵانسی ئابوووریەکە یاخو باڵانسی بازرگانیەکەی ناڕێکە باج گوبجی خستە سەر شتەکانی ئوسترالیا باڵانسەکەی یاخود تەرازووی تیجاری تەرازووی بازرگانی بە قازانجی ئەمریکایە ئەمریکا زۆر تشتەنێرێتە ئوسترالیا تاوەی ئوسترالیا شت سادرکا بۆ ئەمریکاوانە بەڵام لەگەڵەوەشە دە لە سەدی لەسەرداناوە وڵاتێکی وەکو عێراق پێماوێ باجەکەی گەیشتە نزیکی 50 شتێک کە هینە سووریا باجەکەی گەیشتە نزیکی 80 شتێک یعنی ئەوەی کە لەسەر سووریا دانراوە گوایە سووریا باجە خاتە سەر شتوبەکەکانی ئەمریکا باجی 80 لە سەتی داناوە لەسەر ئەمریکا بۆی ئەمریکا 80 لە سەتی لەسەردانێ بە جۆرە لە جۆرەکان معادلەیەکی هێنا و تەطبیقی کرد و ئەمانە کە لە هیچ علمێکا باس کراوە نەرە هیچ سەرچاوەیەکی زانستیە ئەو ترێکە ئەمە شێوازێکی دروستە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوە و بەکارهێنانی گومرگەکان بەکارهێنانی ئەم سیستەمی باجە ئەکرێت لەلایەن دەوڵەتەکانەوە بەکار بێ بەڵام بە شێوەیەکی بەرنامەدار بە شێوەیەکی منهەجی بە شێوەیەکی هاوڵاو بەهەنگا و بەشێک گومر بخیتە سەر کۆمەڵێک سەنعات بەڵام کۆمەڵی سەنعات نەکەی وردە وردە یانی لە هەندێک کەرتی ئابووری مافی بکەیت لە گومرگ و دوایی بخیتە سەریان بەڵام ترامپ ئەمانەی هیچ نەکردوە بە جۆرێک بە شێوازێکی زۆر سیر و سەمەرە ئەمانەی تەطبیق کرد و ئەوانە وەسەرنجام وەکو گاڵتەیەک زۆرتر ئەمێنێتەوە ئەوانە من شتێکیشم بینی لە چەند سەرچاوەی میدیایی لە ئەمریکا کە ئەم پیتەر ناڤارۆیە کە مستەشارە یاخود ڕاوێژکاری ترامپە و ئەو نەسیحەتی کردووە کە ئەم ڕێگایە بەکاربێنێ و وای کتێبەکەی لەلایەن کوڕەکەی
ترامپەوە ڕۆژێک لەسەر ئەتەرنێت بینراوە دراوە بە ترامپ و ترامپ بەمە معجیب و توتی بەڵێ ئەمە و ڕێگایەکە توانین بەکاری بێنین. ئەم کتێبە ئەم کەسەکە ئەم کتێبەی نووسیوە کۆمەڵێک سەرچاوی ئاماژە پێکردو کە سەرچاوەکان ئەساسەن بوونیان نییە، ینی تەواوی ئەم سیاستەوە تەواوی ئەم نەخشەیە لەسەر کۆمەڵێک تیئوری اقتصادی ئابووری دامەزراوە کە هیچ بنەمایەکیان نییە. هەر بۆیە زۆر خێرا پەشیمان بۆ بەبێ ئەوەی کە هین بێ و بە شێوازێکیش لەسەر تەلەڤیزیۆن قسەی کردو ئەوانە ینی مەجبور لە ئەخبارە ئەوشتە هەیە پێوترێت تیت ئەوەی بخە لەسەرکەنێ قسەی بەکارێنا کە من ناتوانم و ڕوم نایە ئێستا بڵێم وتی هەموو دەوڵەتەکان بە جۆرێک مەرایی مەکەن، بەڵام تەمان وشەیەکی بەکارهێنا بۆ مەرایی ئەوانە کە ناکرێت کەس لە میدیاوە بیڵێ، وشەیەکی زۆر بازاڕی. ینی مەبەستمەوەی سەررجەمی ئەم دۆخە زۆرتر نیشانی ئەدا کە ئەمریکا و سیستەمی سەرمایهداری لە ئەمریکا و کولن هەموو سەرمایهداری دنیا لە چ قەیرانێکی گەورەیە غەرق بووە و چۆن چۆنی ئەتوانێت کە ئەم قەیرانە گەورەتر و قوڵتریش ببێتەوە. بەرحاڵ من بە انتیباعێکی بڵێن سەری ئەم لەسەر ئەم دۆخی کە ڕوویداوانە ئەوە بوو جایستە لەوە زیاتر با من کات نەگرم فەرموو. دەست خۆش بێ من با لە پێشەوە بڵێم دیارە ئەم گومرەکەکان و ئەم پرۆژەیە کە گەورەشە ترام بەکارێبا پرۆژێکی زۆر اقتصادیە و زۆر لایەنی جۆرا و جۆری هەیە. لانیکەم من لە مورد خۆمە بڵم اقتصاددانێک ناتوانم لەو بابەتەوە قسە بکەم چونکە بەڕاستی ئەو متالعە پێویستە لە بواری اقتصادی و ئەوانەدا نییە، بەڵام ئەتوانم منیش سەرنجی خۆم لەم بابەتەوە بڵم. من یەکەم شت ئەوە بڵام هەرەوەی تۆڵی 2016 ترامپات سەرکار هەم بە نووسین شخصە نووسیما هەم یادی بەخێر لەگەڵ هاوڕێ حوسێنی مراد بەجێ حەمەسوور ئەوقتە بڕیارنامەیەکمان تەهیە کرد یا بەیانیەکمان تەهیە کرد بۆ پلەنۆمی 43 حزبەکەمان حزب حکومەتیست و پەسەندیش کرا. ڕاستەکەی من لەو بڕوایەدەم کە ترامپ ئەزانێت چی بکە، ئەوەی بۆی ناچێتە پێشە شتێکی دیکەیە. بۆ یەکانە من پێم وابێ ئەو چوارچێوەیەکی لە سیستمی خۆیان چوارچێوەیەکی اقتصادی سیاسی پلاتفۆرمایەکی هەیە کە بە تایبەت ئەم دەوری دووەمەی هاتوێتەوە فکرشدەتریشن بەنسبەت هەتا ئەو دەوری ئەوڵی. بەڵام ئەوەی تەسویری ئەو هەرجومەرجادا کە ڕاستەکەی وایە ئەوەی لی پەشیمان بێت و ناچێتە پێشێ بەدەلیوی دژکردەوە هەیە، بەدەلیەوەی بەشێک زۆر لە پرۆژەکانی چه اقتصادی چه سیاسیەکەی نامۆیە لەگەڵ سەرمایهداری گلۆبالی کە ئێستا هەیە. بەڵام نهایەتەن من بگەڕێنەوە سەر ئەم پرۆژەی گومرکەکانی ترامپ لە چه چوارچەوەیە کاتەڵ هەبێ. ئەوش ئەوەیە خۆتزانیێمە هەفتە ڕۆژی ڕابردوو لانیکەم کۆنگرە بەمان بوو قسەمان کرد لە سەنەدێکی شەکە لە هەفتەی داهاتوو هیوادارم قسەی لەسەر بکەین لە دێڕی ئەوەڵا ئەو وتومانە دنیای سەرمایهداری لە ئاڵوگۆڕێکی بنەڕەتیایە. وایە سیستمی سەرمایهداری لە بواری اقتصادی سیاسی هەتا فکری و ئیدۆلۆژیکی ئەلئان لە دەورێکی ئێمە دەورێکی ڕاگوزەری لە دەورێکی گوزارە بۆ بەرحاڵ ئاڵوگۆڕێکی بنەڕەتیە. ئەم ئاڵوگۆڕە هەم اقتصادیە هەم سیاسیە هەم فەرهەنگیە. من لە کەلیمەی ئەزمەی استفادە ناکەم چونکی بەرحاڵ ئەبینی تۆ سەردەمی جەنگی جەهانی ئەوەڵیش وەختە خودی لەنین کتێبی ئەمپریالیزمە نووسە ساڵی 1916 یەک کەلیمەش لە کەلیمەی ئەزمەی استفادە نەکا، بەڵام ئەڵای ئەمە کێشەی قودرەتای ئەمپریالیستن بۆ تەقسیمکردنی بازار بۆ تەقسیمکردنی سەهمی خۆیان لە اقتصاد و سیاست و منطقە نفوزەکانیانە. سەرمایهداری خەریکە لە سەردەمی ئەوەڵی دەستپێکردنی قەرنی 20 بە سورعەت گەشاکە لێبەرحاڵەوە ئەو کێشەی هێناوێ بازاریانەویست بۆ کێشە لەسەر ئەوە دروستە بێ چۆن دنیا تەقسیم بکەن چۆن ئارایش بدەن و کردیشان شەڕشی لێبەرهەم هاتەوە. من پێما بێ ئەڵان سوورەت مەسەلەکە ئەوەیە ئەم نەزمی کاپیتالیستیەی کە دوای شەڕی جەهانی دووەم داسەپا دەورانێک دوای بەشکەسێنانی فەشیزم نازیسم ژاپۆن ئیتالیا ئەوەی بەرەیەک بوون بەخۆیان عاقبەت ئەو بەشە لە کاپیتالیزم ئەمریکا لە سەرویانەوە
بەرحاڵ بریتانیا بوو فەرانسا بوو هەمووانە بوو بەرەی سەرکەوتوو بوون وەلاعینە حەڵە لە هاودەستیەکە لەگەڵ ئەو وەختەی شۆڕەیان بوو هاتن دنیای قسیم کردەوە نەزمێک دامەزرا دوای ماوەی نێوی نەزمی دوو قوتبی بلۆکی شەرق بلۆکی غەرب بلۆکی شەرق نەما نزیک 35 ساڵ 6 ساڵەوە پێش ئێمە لە هەم دەورانە دەورەیەکی ڕاگوزاریە کە نەزمێکی نوێ دابمەزرانەوە لە پێشە سەردەمدارانی خودی ئەمریکا بوشی باوکو و بوشی کوڕ و ئەمانە گرتیان بەدەستەوە هەتا ئێستا ئەو نەزمە تازیان بۆ دانەمەزرا حتا گەلم لە پرسی ئەوەی بە ڕێگانیزم مەشهور بوو ئەوەی بە تاچەریزم مەشهور بوو تێفاقەنەوەنیش لە پێشە پرۆژەکانیان اقتصادی بوو اقتصادی بازار و ئەوە بۆ خۆیان نێویان نابوو ڕفۆرم لە چوارچێوەی لیبرال دموکراسیە لە دیدی ئەوانەوە تەمەشا هەموو ئەم کارانەشیان کرد تایرەشیان دەیان بازاری بلۆکی شەرقیشیان دەستکەوت ئەلعان سەرمایه‌داری لە ئەوجی سەیتەرەی خۆی لە دنیاە لە هیچ کوێی دنیا نییە بەدەست ئەم نەزمەوە نەبێت دەوری بە قەولی ئەوان گلۆبالیزمە هەموو ئەوانە بەڵام باوجودیەوە بنبەستەکانی نەزمی دوای جەنگی جیهانی دووەم بە ئاشکرا خۆی نیشانداوە لە بواری ئەو نمونانەی کە تۆ باسێکەی مەسا هەر ئەو دەرەجە لە کەسری بودجەی پێڵەن یا قەرزداری خودی دەوڵەتی ئەمریکا بەشێکە بەڵە لەو بنبەستە دەی ترامپێوە ڕێگا چارێکی بۆ پەیداکە ئەڵان پرۆتێکشنیزمەکەی زاهرەن ئێوە جواب بۆ بداتەوە دوایی ئەچن دەنەچە مەسەلەکەوەیە ئەم پرۆژە اقتصادیەی ترامپ ئەبێ بەریە چوارچەوەی ئەو ئاڵ و گۆڕە گەورەی کە قرارە لە نەزمی جیهانیا بەوجود بێ و بەتەوری واقعی ئەوەوە نەزمێکی اقتصادی تازە نەزمێکی هەر بەو جۆرە سیاسی تازە چ دەلیلی هەیە عاقبەت فاصلاگرێ لە هاوپەیمانانی ئوروپای غەربیەکەی لە رووسیا نزیکە بێتەوە لە دەوڵەتانی ئێستبدادیوان نزیک بەرحاڵ خەریکە بە قەولی خۆیان تەحالفێکی دیکە بەوجود بێ لەولاوە هەر لەم ماجرایە بینین و ڕقی بە ئەسلەکە بە چی نەزانێ ئەبێنی ئەڵان هەر لەژێر ئەو فشارانەی بووە ئەو موانعی بۆی دروست بووە 90 ڕۆژ فرسەتی داوە بە 75 وڵات کە ئەم گومرکانە جارێ ئیجرا نەکە منەڵان ئەڵام بە نەزان بەشێکی تاکتیکە بەشێکی لەژێرە فشارانەیە بەڵام بۆ هیچ چینی لانە بردووە چونکی کێشەکە بەرجەستا بێتەوە لە کێشەی اقتصادی بینی ئەمریکا و بلۆکی غەرب لەگەڵ خودی چین خودی بلۆکی غەرب لەم کێشە هاوپەیمان ئەمێنێ نامێنێ لە ژێر سوالایەوە خەریکە نەمێنێ حتا بەو لەحازەوە دەنچە من قسەکەمەوەیە ئەم پرۆژەیە کە هاتووە گۆشەیەکە لە پرۆژەی گەورەتری شکڵدانەوە بە نەزمی کاپیتالیستی ئەم خەتی ڕاستی ئفراتی و فاشیزمێکە من و تۆ هاونەزەرین لەسەری کە خەتەرەکە دێتە پێش ئەو ئەیانوێ بە پەنابردنەوە یەک بۆ ناسیۆنالیزمێکی اقتصادی تند و هەر بەو معنایە ناسیۆنالیزم و ڕاسیزم و فاشیزمێکی تند حتا بەرحازی سیاسیشەوە ئەو کارە بکە ئەوەی خۆیان لە بەرابەر گلۆبالیزمە نێویان ناوە پرۆتێکشنیزم چیەکە ئەم گۆمرکاتە بۆ ئەو خۆشی ترامپ و دارودەستەکەش یاڵان ئەڵەن لە کورتماوەدا کەوینە ژێر فشارەوە بەڵام بە نەزەری خۆیان لە درێژماوەدا ئەگەر تەحمل بکەن اقتصادی ئەمریکاکەنەوە بە ئەوڵ هەموو ئەم ساڵانە مەگەر بەحسی ئەوە نییە و بە نابینین کاڵئاسی 40 ساڵیشە اقتصادی ئەمریکا هەر بەو قەرزەش کە تۆ باس کرد ئەوەی بەرەو سەرە و لێژی ئەڕوا یا ئێمە بەمانی فارسی عادەتم کردو سەیری نزولی هەیە لە بەرابەرە اقتصادی چین بەرەو هەڵکشانە اقتصادی هند بەرەو هەڵکشانە دەرنەچە ئەمانە ئەم کێشە گەورانە لەم بینەدا ئەمەش گۆشەیەکێتی ئایا بۆیە چێتە پێش نەوە دیارە بە ئاساری ناچێتە پێش و اتفاقاً من فهم بە کولی ئەم پرۆژە دەستە ڕاستیە بە گومرەکەکانیەوە بە زدیەتی لە باری سیاسیەوە لە زدیەتی لەگەڵ مهاجرەوە بە ڕاسیزمیەوە بە فاشیزمیەوە بۆ قسە ئەجیبانەی کە ئەیکاوە تۆ هەتا پێت باش نییە لە مێدیا ئێمەوە تکرار بێتەوە بەرحاڵ لە چوارچەوەی ئەم تەرحا ئاڵوگۆڕێکی بنەڕەتی بۆ سازدانەوەی نەزمی نوێی کاپیتالیستی بۆی ئەچێتە پێشە ئەو بەو سیستمە بەو مێتۆدا بەو پلاتفۆرمەی کە
باری اقتصادەکەی پێڵەن پرۆتێکشنیزم و باری سیاسەکەی لەم لەپرسی فاشیزم یا دێگەڵن فاشیزم بۆیان ناچێتە پێش بۆ حتمما خراپکاری زۆر بەوجودێ حتمما کێشەی قرس بە دنیای ئەمڕۆ و بە تایبەت دووکەڵەکە شێچێتە نێو چاوی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی بەژمێنێت هەرە و جۆرەی کە فاشیزم و نازیزم 12 ساڵ توانی خودی ئەڵمان وێرانکە بەشێکی زۆر لە دنیا وێرانکە بەڵام نهایەتەن شکستی خوا هی ترامپ بۆ شکستەخوا من پێم وابێ ئەم پرۆتێکشنیزمی اقتصادیە ئەم پرۆژە سیاسی سواربوو لەسەر ئەو ڕاسیزم و فاشیزمە لە دنیا حتا لە چوارچەوەی میکانیزمی سەرمایە ئەمڕۆ سەرمایەکی جیهانی سەرمایەکی گلۆبال کەیتر بەدەستی ئەوان نییە محرکەکانی فاکتۆرەکانی بەدەستی ئەو نییە لەگەڵ بربەرەکانی زۆری هەرناو خۆی کاپیتالیزم ڕوبەڕوە بێ هەرناو خۆی سەرمایەداری و ڕەقیبەکانی ڕوبەڕوو ئەبێت هەم لە خۆی ئەمریکا هەم لە سەطحی جیهانی هەر ئەم مدەتە فشاری زۆری لەسەر بوو نەفسەوەی خودی ئتحادیەی ئوروپای هاوپەیمانی ئەینەن ئەوانیش باجیان دانا ئەینەن ئەوانش گومرکیان وادانا ئەمە بۆ خۆی تورمزێکی گەورەی دروستکەوە بەڵام هەدەفێکی تاکتیکیشی هەیە ترامپ هیوادارم لەوە شاشکەسوە ئەویش پێی وایە ئەلان زەختێکی هێناوە فشارێکی هێناوە بۆ سەر ئەو دەوڵەتانە ئەوەی خۆیان ڕجا ئەو دەوڵەتانە مەجبورن دوو قۆڵی بێن لەگەڵم معاملە بکەن لە معاملەی دوو قۆڵیان معلومە ئەمریکا هێزێکی گەورەتری هەیە ئێوە امتیازاتەکانی خۆی داسەپێنێ لەوانەیە لەوەشدا بۆی نەچێتە پێشە بەرحاڵ من ئاوایە بینم ئەم هاوڕە ڕەحمان ئەم مەسەلەیە پەیوەندی بە پەیوەندیەکانی بینی دەوڵەتی ئەمریکا و چینی کارگەری ئەمریکاشەوە هەیە یعنی مەسەلەکە بە زۆر لە جۆرەکان تەواوی قسانەی کە تۆ ئاماژەت پێکردن سەبارەت بە بڵین محتەمەل نەبوونی یاخود زۆر سەختبوون و تقریبا نزیکە مستحیلی ئەوەی کە تۆ ڕەوڕەوەکانی مێژوو بژێڕیتە بۆ دواوە ئابووری سەرمایهداری لەسەر ئەساسی ئابووری دەوڵەتەکان و پرۆتێکشنیزموانە دامەزرێنی باسەکەش تەنها باسی ئەوە نییە کە دنیا گلۆبالیزە بووە پەیوەندەکان فراوان بوونەتەوە ئەوانە بازێک بەرهەم هەیە بازێک بڵین بەرهەم هەیە لە دنیاە بەرهەمی اقتصادی ئەوانە بەرهەمی سناعی کە سلسلەوەی کە پێی وترە سلسلەی تەورید یا بە ئینگلیزی بڵێن سپلای چین پارچەیەکی لێرەوە دێ پارچەیەکی لێەوە دێ بڵین بەشێک لە مەوادە خامەکانی لە وڵاتێکەوە بەرهەم دێ هەندێک مادەی خامی ترت پێویستە مادەی بڵین کەرەسەی سەرەتایی پێویستە لە وڵاتێکی تر بەرهەم دێ هەموو ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ئەم سلسلەی تەوریدە یاخود ئەم سیستەمە وەختێک بیناکراوە هەڵوەشانەوەی و لابردنی و گواستنەوەی لە وڵاتێک و وڵاتێکی تر زۆر زۆر سەختە بۆ نمونە قسەیە لەسەرەوەیە کە ئەمریکایەوە سەنعەتەکان بگەڕێتەوە مهمترین بەرهەمێکە ئەمڕۆ ئەمریکا توانێت شانازی پێوە بکە ئایفۆنە بڵێن شەریکەی ئاپڵە شەریکەی ئاپڵ تقریبان ئەوەی کە باسەکرێت لە خلالی ئەم فترەیە نزیکەی 400 میلیارد دلار زەرەری کردووە و بڵین شەیرەکانی یاخود سەهمەکانی لە بازارە بە ئەندازەیەکی زۆر هاتۆتە خوارەوە ئایفۆن لە چاینە دروست دەکرێت لە سین دروست دەکرێت لەلایەن کۆمپانیەکەوە کە فۆکسیکۆنی پێڵێنوانە لە سین دروست دەکرێت ئەمە نەک تەنها ئیمکانی نییە یعنی ئەگەر ئایفۆن ببێ بە 30,000 دلاریش لە ئەمریکا نەک تەنها مەسەلەن ببێ بە 1,000 دلار یاخود بێ بە 1,500 دلار ئێستا ممکنە بە 1,000 دلار فرۆشترێ ئەگەر لە 100 گومجی بخەنە سەر بێ بە 200 بە 2,000 دلار ببێ بە 30,000 و ببێ بە 4,000یش هەڵکەندنی ئەو سیستەمە کە بە دەوری فۆکسیکۆن دروست کراوە ئەو سلسلە تەوریدەی کە بۆی هەیە ئەو مەوادانەی کە بۆی دێ ئەو ستیشنانە یاخود ئەو مەحەتانەی کە دروست کراوە بۆ کۆکردنەوەی ئەمانە و پێکەوە لکاندنی و دروستکردنی ئایفۆن و ئەمانە هەڵکەندنی ئەمە لە چینەوە بۆ ئەوە لە بۆ ئەمریکا بە پێی ئەو دیراسانەی کە کراوە 10 ساڵی پێویستە نزیکەی زیاتر لە 30 میلیارد دلاری پێویستە بەس تەنها ئەمە بەس تەنها لابردنی ئەم کۆمپانیە لەبەر ئەوە گواستنەوەی ئەم پیشە سازیانە بۆ ئەمریکا تقریبا لە مستەحیلاتایە تەنها شتێکە لەم ڕێڕەوەیە نەک ئەویش کە ئامانجی ڕاستە و خۆی ترام بێ
بەڵام شتێ لەم ڕێڕەوەیە کە ئەچێتە پێشەوە ئەویش داتەپینی ئاستی گوزەرانی خەڵکی کارگەری ئەمریکایە، هەرزانبوونی هێزی کارە لە ئەمریکا. وەختێک لە ڕێگەی گومرگەوە لە ڕێگەی ئەم باجانەوە کە ئەخرێتە سەر پێداویستەکان و ئەوانە هێزی کاری ئەمریکا کرێ لە ئەمریکا بە کارگەرە درێ هەمان قیمەتی جارانی نییە، مانای وایە ئاستی گوزەرانی چینی کارگەری ئەمریکا دائەتە پێ و ئەمەیە لێرەوەی لە داتەپین و دامراندنی ئەم ئاستەی گوزەرانەوەیە کە باژەکان بەرەو ئەمریکا و بەرەو دەوڵەتی ئەمریکا دێ. لە هەمان کاتە هەر ئەمڕۆ و دوێنێ پێم وابێ بناقەشات لە کۆنگرسی ئەمریکا ئەوەیە نزیکەی چەند تریلیۆن باج لەسەر دەوڵەمەندەکان و ملیاردێرەکانی ئەمریکا کەم بکرێتەوە. یعنی ئەم باجی کە لێرە دەست ئەکەوێ خەریکە ئەکرێ بە دەستمایە بۆ کەمکردنەوەی باج لەسەر دەوڵەمەندەکان و دیارە هینەکەشیانەوەی تەبریرەکانەوەیە باج لەسەر سەرمایهداران کەمەکەینەوە بۆی سەرمایهداران سەرمایەکانیان بێنن بۆ ئەمریکا. بەڵام حقیقەتەکەی ئەوەیە ئەمەل بە جۆرە لە جۆرەکان منافەسەکردنی چاینەیە نەک لەو بابەتانەی کە بەرهەمەکان لە چاینە نەکڕێت و لە چاینە دروست نەکرێت و لە چین دروست نەکرێت و لە ئەمریکا دروست بکرێت، بەڵکو بە جۆر لە جۆرەکان هێنانە خوارەوەی ئاستی کرێ و ئاستی ژیان و گوزەرانی کارگەری ئەوروپا و ئەمریکا و هەموو وڵاتانی غەربە بۆ ئاستی گوزەرانی چینی کارگەری چین کە زۆر نزمترە. ینی کەسێک لە ئەمریکایە سێ ئەوەنەی سایقپاسێک لە ئەمریکا سێ ئەوەنەی سایقپاسێکی چین وەرەگرێ. ئەم نابەرابەریە ئەبێ بە جۆرە لە جۆرەکان وا پارسەنگ بدرێتەوە کە ئاستی گوزەرانی چینی کارگەر لە ئەمریکایە بەرەو خوارەوە بچێ، نەک ئاستی گوزەرانی چینی کارگەری چین بچێتە سەرەوە هی ئەمریکا بەرەو خوار بچێ. و پێم وایە سەرنجامی ئەم پرۆسیسە ئەمەی لێ بەرهەم دێ و ئەم معالەجاتەوە ئەم سیاسەتانە لە ڕاستیە سەنگەری لە دەستکەوتەکانی چینی کارگەر و زەحمەکێشی دنیا گرتووە. ئەوەی کە پێوترێ فاشیزم و ئەوەی کە پێوترێ ڕاسیزم لە دنیای سەرهەڵەدا سەرنجام نوچی تیژی حملەکەی بۆ سەر چینی خوارەوەی کۆمەلگایە، بۆ سەر چینە بەرهەمێنەکەی کۆمەلگایە، بۆ یەخسیرکردنی زیاتری داسەپاندنی نالەبارترین دۆخی ژیان بەسەریایەتی. قسەکە زۆر ڕاستە. منش پێم وابێ عاقبەت لە هەموو ئەم ئەزمەی پێ بڵێ کێشەکانی اقتصادی سیاسی نەزمی سەرمایهداری نەهایەتە نەگەر حاصڵی یەکێ لە حاصڵە نەهایەکانی تەمەشا بکەی ئەویش ئەوەیە سەطحی ژیانی چینی کرێکار هێزی بەرهەمهێنەر عاقبەت بێتە خوارێ بۆی سوودی سەرمایە زیاد بێ، بۆی ئەوان عاقبەت کەڵەکەبوونی سەرمایان بەدەستێنانی سەرمایان زیاترکەن. ئەوە وای لەدەوە بە تایبەت ئەڵان کە کێشەکە ڕقابەتەکە بینی اقتصادی ئەمریکا لەگەڵ اقتصادی چینە یەکێ لە دەلیلی موفەقیەتەکانی اقتصادی چینەوەی هێزی کارەکەی هەرزانە. عاقبەت لەوێنە بە ملیارد ئینسان کارگەرن، هەر لە قەدیمەوە سەطحی ژیان لەوێنە جۆرەك ڕەخساوە لە خوارەوە تر بووە. خۆگە تۆ تەمەشا بکە ئەڵان هەموو کەزەڵێ چین لانیکەم برسیەتی لا بردووە، کەس برسی نییە. عاقبەت کەسە نانێکە خوا ئاوێک خوا زندگیەکە خام مەسکەنی چێ، بەڵام ئاستی ژیان بەرز نییە. نەتەنیا سێقات کەمترە، من وەک فاکت بیستومە بە دەقاتش کەمترە لە سەطحی ژیانی کارگەری ئوروپایی یا کارگەرێکە لە خودی ئەمریکای. دەنەچە ئیتفاقەن دقیقەن لەم کێشە لەم ڕقابەتەدا اقتصادی ئەمریکا گە بیەوێ بربەرەکانێ بکا لەگەڵ اقتصادی چین ئەبێ وایە ئاستی حەقدەست ژیان گۆزەرانی چینی کرێکار بێنێتە خوارێ. شاید هەر بەو وعدەی ئومێدیان پێ بدە کارتانەیە بێکار نابن کارتانەیە. خودی ترامپ وعدەی واداڵێ بەم کارانە من کار دروستەکەم. ئەلبەتە لە لایەکی دیکەوە بە سیاسەتێکی فاشیستیش وەختی ئەڵێ 11 ملیۆن مەهاجر وە دەرەنێم، من ماوەیرەوە پێش وەک فاکتێک خوێنمەوە بەشێک زۆر لە ڕێستۆرانەکان لە خودی ئەمریکا لە زۆر شوێنی خەدەماتی
هاتنەدەن تەن بابە ئەم 11 ملیۆنەی لێرە کارەکەن لێرە تۆتەوێ دەریانکەی لابعادی 5-6 ملیۆنیان ئەمانە هێزی کارن خەریکن کارەکەن ئەمانە نەمێنن ئەسەن سیستمی کاری بەشی خەدەمات بەشی ڕستۆران کاری سەطحی خوارە بەداخەوە کە پیانەدرێ تێکەچێت ئەوە بەشێکێتی و معلومە ئەوان لەم پرۆسەیە واکەن و بەشێکی دیکەی ئەوەی تۆ دقیقان مەگەر هەر لە ئوروپاش شاهدی بووین هێزە ڕاستڕەوەکان هەمیشە و دایم وعدەیەکی تەبلیغاتیانەوەیە ماڵیات بۆ کۆمپانیەکان ماڵیات بۆ سەرمایەداران کەمکەنەوە بەڵە وایە ئەرە و قسەی کە تۆ باس کرد ئەڵعان وعدێکی زۆر ئەوەیە ئەو کارە بکەن جا لەم بینەدا علاوە بەر ئەوەی بەشێکی دیکەی ئەو تێکڵاویەی بینی سەرمایی جیهانی بەوجود هاتۆ مەسەڵەن هەر نمونەی تۆ باز دەکەی ئەپڵ ئەگەر بیانەوێ بیجێڕنەوە تەولیدەکەی دروستکردنەکەی بە تەواوەتی بۆ خۆی ئەمریکا 10 ساڵ توولە کێشێ آخر ساڵها توولی کێشاوە تا منتەقلیان کردوتە چین تا منتەقلیان کردوتە ئەو وڵاتانەی کە کاری هەرزانی لێ من بە وەک فاکتێک بیجێڕمەوە ساڵی 2013 سەفەرێکم کردبوو بۆ تۆرنتۆی کانەدا یەکێ لە دۆستانی زۆر نزیکی خۆم لە نزیکەوە دوی تکنیسیێنێکی زۆر ماهر بوو لە کۆمپانی و کارخانەیەکە کارێک کرد بێکار کرا وتم بۆ بێکار کراوی چونکی کۆمپانیەکەمان هەستا ڕۆی بۆ چین وتم بۆ وتی کابرای ساحبکار لەگەڵمان کۆبەوە وتی ئێمە ڕۆین بۆ ئێوێ ئەگەر ئێوەش لەگەڵمانتەن کارەکەتان هەر ڕاگرین هەر حەقدەر 300 کە لە ئەم کانەدا زۆرێگرنێت بە ئێوە ئێدەین بەڵام بۆیە چین بۆ ئێوەنە کاکیجان ئێمە لێرە ئەڵئان کە ساعتی 20 دلار دەین بە کاریگەر وادەم 90 دلار 20 دلار دەین لەوێنە 1 دلار دەین دەی معلومە زۆر فەرقەکە ئەوەندێ یعنی منزورمەیە بڵێم 2013 لە چۆڵان 2025 12 ساڵ لەوە پێش مەسەن ئەو کۆمپانیایە بۆ نمونە هەستاوە چووە ساڵها تووری کێشاوە تا عاقبەت چووە بناغی خۆی لەوێنە دامەزراندووە منیش قسەکەم ئەوەیە بۆیە ئەڵم پرۆژەی ترامپ عەلا ڕەغمی دەورەیەک ئەتوانێ واقعا لە ئاستی دنیا لە بواری اقتصادی لە بواری سیاسی لە بواری فەرهەنگی واقعا ئەوەی پێڵەن تەخریبێکی گەورە دروستکە بەرابەر بە ئینسانیەت بەرابەر بە کۆمەلگا و بەرابەر بە تایبەت بە چینی کرێکار و دەست نایەتەن محکوم بە شکستە چونکی تێکڵاویەکی گەورەی لە هەموو بوارەکە تێکنۆلۆژی اقتصاد سیاست گۆڕینەوەی هێزی کار هەموو ئەوە بەوجود هاتووە ئەلئان ئیتر تۆ ناتوانانی بەم پرۆژەی ناسیۆنالیزمی توندی اقتصادی یا سیاسی بیجەڕیەوە جێگای خۆی لە دەست ئەوان دەچوە نەزمەکە ئەوەی بەوجودەنە بەڵام ئەو نەزمە لە عینی حاڵا خۆی گلۆبالە جەهانیە ڕێکەوتووە بەڵام هەرچی هاتووە عاقبەت بنبەستەکانی نێو خۆی نەزمی کاپیتالیستی زیاتر خۆی نیشانەدا لێرەدایەتر لە دەورانی مختلفە ئالتەرناتیڤهای جۆرا و جۆر مەترەحە بن عاقبەت تاچر و ڕێیگان بۆ لە دەیەی هەشتای قەرنی پێش و هاتن عاقبەت اقتصادی بازار و چکۆلەکردنەوەی دەوڵەت و هەموو ئەو پرۆژانی کە نامیێڵان لێرە باس کرد ئەوان ئەو وەختە ئەوانش لەگەڵ ئەو چوارچێوەی سیستمی لیبرال دموکراسی بەلحاظی اقتصادی بەلحاظی سیاسی ئەساساً سۆسیال دموکراتەکان تیا مەداندار بوون ئەو دەورە دەوڵەتی ڕەفایانە ئەوە بە نەوعێکی تر بە قازانجی سەرمایی جیهانی نەبوو بەشێک هەر وەختە یەکی ڕێگانمانەندێکی بەشێک لەم قەرزەی کە ئێستا اقتصادی ئەمریکا و اقتصادی دەوڵەتی ئەمریکا هەیە لە وەختەوە بوو بەو ڕفۆرمانەی کە وەختی خۆی ئەوان کە بەرحاڵ هێرشێکی تەواو ئەتواقەن بۆ سەر ژیانی چینی کرێکاری خودی ئەمریکا و ئینگلیس و جیهانی بوو ئەیانویست قەرەبوویکەنەوە دێ هەر ئەم کارانەشیان کردو ئێستا بە نەتیجەیە نەگەیشتوون بەرحاڵ خودی سەرمایی گلۆبال عاقبەت بوون بەسەر اقتصادی و سیاسیەکانی خۆی دیارە و ئێستا ئالتەرناتیڤێکی معتەبەری نەداوە بەدەستەوە لە نێو چوارچێوەی نەزمی کاپیتالیستی خۆیانە حتمما لە فکریا هەن ئەروە بەکاردانیشن لەم لاوە عاقبەت ترندی ڕاستی ئیفرادی لە اقتصاد و سیاسەتدا کە ئیتر لەم ڕاستیزم و فاشیزمای خۆی نیشانەدا دێتە مەیدان و هەر ئێستا دەورەی پێشوو 4 ساڵ ترامپ لەسەر کار بوو کۆڵە واقعان لەتمەی وەشاند لە سەتی دنیادا لە سەتی ئەمریکاشدا ئەوانم 4 ساڵی داهاتشی لەوانەیە عمر بکە هیوادارم نەیکە
بە پێی ئەم پارادۆکسانی کە وجودی هەیە ئەتوانێت کێشە دروستکە بەڵام نهایەتەن عینەن بە دەلیل ئەو فاکتانی تۆش باسەکەی ئەم تێکڵاوی کولی اقتصاد و سیاسەتی دنیای حتا لە چوارچێوەی کاپیتالیستیشە من پێم وابێ مانعی زۆری هەیە بەرهەڵستی زۆری هەیە کاردانەوەی تونتری لەسەر ئەبێ بەتایبەت ڕقیبێکی گەورەی وەکو چینیشی هەیە هەرچی بە چینیش محدود نابێتەوە هندیش لەوە بە ولاوە لەوانەیە ادعاکانی خۆی بکە ئەڵبەتە ئەو سیستمەکەی جۆرێکە و خودی ئەمریکا و غەرب ئەیانەوە لەگەڵ هند دەستێکڵاویەکی زیاتریان بێ بەرحازی اقتصادوانە قوتبەکانی دیکە زیندووە بنەوە من پێم وابێ نەهایەتەن هەر بۆیەکانە من شخصەن لەگەڵ ئەوەی فەرزکەین زۆر جار مارکسیستەکان وەختێ باسی هەرم ڕقابەتی قودرەتای گەورەی کاپیتالیستیەکەین ئەڵێن شەڕە لەسەر تەقسیمکردنەوەی بازارەکان من لەگەڵ دەستەواژێ نیم تەقسیمکردنەوەی بازارەکان ئەوە تێکڵان نەزانی کامیان تەقسیمەکەی خودی چین گەورەترین سەرمایە گوزاریەکانی لە نیویۆرک و ئەمریکایە ئەوە تا خودی ئەمریکا بەشێکی زۆری لە چینە بەڵکە کێشە هەیە کێشە لەسەر دەستباڵابوون لە عەرسەی اقتصاد هەیە دەستباڵابوون لە عەرسەی سیاست هەیە بۆ مانایە دەستباڵابوونی هێژمونیکی اقتصادی سیاسیە هەیە ئەم کێشەیە هەیە ئەمە کێشەی قوتبەکانی ئەمپریالیستیە و بەنظرم ئەم کێشانە منیش پێم وابێ نەهایەتەن بەشێکی زۆری زەخت و فشارە لەسەر ئاستی ژیانی چینی کرێکاری جیهانی چینی کرێکار لە ئەمریکا لە خودی وڵاتانی جۆرا و جۆر جا بەحسەوەیە لەلایەکەوە خودی قوتبەکانی ئەم کاپیتالیستی ئەیانوێ شکڵ بدەن بە ئالتەرناتیڤەکانی خۆیان بەحسەوەیە ئەی چینی کرێکاری جیهانی چینی کرێکاری هەر وڵاتە ئەو چیەکە ئەو چ بەرابەر ئەم وەزیەتەدا من پێم باشە ئەم باسانە لە بەرنمەکانی داهاتۆ بە تایبەت لە پەیوەند لەگەڵ ئەو سەنەدەی کۆنگری 11 دووبارە باس بکەینەوە هەر وەک هەواڵی چەند شتێکێ لەم ڕۆژانەیە کە ڕوویداوە ئاماژە پێکردنی هەر بۆ زانیاری خۆشە ئەوەی کە ئەو بڵێن دەست و پێونکردنی ترامپ و دارودەستەکەی کاریشی کردووە کە ئێستا لە ناوی دارەکەی ترامپە لە بینی مشاورە ئینەکەیە یاخود ڕاوێژکارە ئابوووریەکەیە لەگەڵ ئیلۆن ماسکە شەڕەجنێوێکی زۆر خراپ لە سایتەکانە لە تویتەرە کەوتوەتەوە کە قسەی ناشرین بەیەکەڵێنەوەوانە ڕاوێژکارەکەی ترامپ بە ئیلۆن ماسکەڵێەوە ئەسڵان سیارە دروست ناکە و سیارە مۆنتاژەکە مۆنتێرێکە ینی تەجمیعە کاتەوەوانە پارچەکانی لەم لاولاوە دێنێ بۆیە مشکلی هەیە بیش پێڵێ من پێشتر بەراوردم کردبووی لەگەڵ سەتڵێ خۆڵە لە عقلاو ئەوانە بەڵام پێم وایە هەنم کردو بە سەتڵە خۆڵەکە ینی بە جۆرێک ئەم شەڕانیان گەیشتۆتەوە ئاسەکە تۆ هیچ لە ئابووری نازانی هیچ لە نازانێمە لەگەڵ ڕاوێژکارەکەی ترامپە شتێکی تریش هەر لە کۆنگرس لە دوێنێ بوو کە ترامپ بۆ بڕیاری دەرکرد کە تاریفەکان لەسەر ئەم وڵاتانە لابەرێ چەند سەعات بەر لەوە لە تویتێکان نووسی بووی کە ئێستا وەختی کڕینە وەختی کڕینی سەهمەکانە بڵین ئەسومەکانە لە بازاری بۆرسە ئەوانە چەند سەعات بەر لەوە ئەوەی نووسی بوو خێرا ئەمەی ئەعلان کرد دیارە لە کۆنگرسا دەنگەدەنگ دروست بوو لەسەرەوەی کە ترامپ ممکنە بازار بەکارەێنێ ینی ئەم هەواڵی کە ئەچێتە سەر تەلەڤیزیۆن و ئەڵێت تاریفەکان بۆ ماوەی 90 ڕۆژتە ئەجیلەکەم پێشتر بە دەست و پێوەنەکانی خۆی وتووە و ئەو تویتێک کە وتێتی بچن بکڕن لە بازارە وەختی کڕینە بۆ ئەمەی بەکارهێناوە بۆ یەگەر دەست و پێوەنەکانی ئەچن لەو کاتەیە کە بازار داتەپیوە ئەچن سەهمەکانەکڕن لە بازارڕەوە دواتر ئەیفرۆشتنەوە کە بازار بەرز بووەوە وا دەرنەکەوێت کامە جۆرێکە لە فەساد یعنی کۆنگرس بەڕاستی من یەشێک لە ئەندامە دیموکراتەکانی بڵین کۆمیتەی مالی لە ناو کۆنگریسا خەریک بۆم تۆمەتانەیە خستە پاڵ ترامپۆوانە کامە ممکنە فەساد بێ من خۆم جۆم لێ بوو کەسێکی تیرانەوی دەبێت تحقیق لەسەر ئەمە بکرێ ئایا فعلەن ئەمە جۆرێک لە جۆرەکانی گەندەڵی نەبووە کە ئەم بڕیارە سیاسیە کە کەسەکانی دەوروبەری ترامپێزانۆمانە بەکاربێنێ بۆ خۆ دەوڵەمەندکردن بەرحاڵ شتی لەم بابەتانە ئەکەوێتەوە کە نیشانی ئەدا کە ئەم سیستەمە تاچ ڕادەیەک هەڵوەشاوە و ئەوەش کە ترامپ بەم 4 ساڵە تەواوکە بە بڕای من لەم چەند ڕۆژەی ڕابردووە من کەوتوبەتە گومانێکی زۆر زۆر گەورەوە کە ئیمکانی هەیە دەستە و دایرەی حاکم لە ئەمریکایە
خودی وۆڵستریت و ئەوانەی کە لە حیزبی جمهوریان و ئەمانە ڕێگەی پێ نەدەنم 4 ساڵە تەواوکە لەبەرەوەی دۆخێکی زۆر نالەباری بەسەر ئەمریکا بەسەر تەواوی دنیاە هێنا نەگەوەی ئەو هێناوێتی بڕاستی خۆی دۆخەکە نالەبارە بەڵامیتر لە ڕێگەی سیاسەتەکانی ئەمە زۆر نالەبارێکی زیاتر دەرەکەوێت پێم وای بە وەختی کافیماندا بم باسە ئەوڕێ ڕەحمانەگەرچی باسی گرنگە بەڵام سەرنجێکی کورد لەم بابەتەوە دەربڕم کە تاییدی ئەو قسەی تۆ ئەمە جۆزی لێکەوتەکانێتی ئەوە ڕاستە نظرم ئەم سیاستانەی تا ئێستای ترامپ هێشتا کوونە 100 ڕۆژەکەشی تێ نەبووە بەمانایە لەنێو هەیەت حاکمی خودی ئەمریکادا هەرجومەرجێکی زۆری دروست کردووە بەرحاڵ لەوات تازە بە نظرمە مەر لێکەوتە شکۆلەکانی ئەوەیە ئەگەر قرار بێ کولی ئەم پرۆژەی ترامپ بۆی بچێتە سەر لە 4 ساڵی ئایاندا منزورمە کولەن کەوتە بە 4 ساڵ واقعا جێبەجێ نابێ ئەم نەزمی کاپیتالیسیە بە تەواوەتی بگۆڕێ نەتەنیا ئەمنەوە هەرجومەجە من پێم وابێ شەڕی گەورەی لێ ئەکەوێتەوە یعنی ئەزانی چۆنە تۆ ئەگەر تەجروبەی لانیکەم لە دنیای سەرمایەداریە عقبەت وەختێ لە سەردەمی ساڵەکانی 1940 و 15 دوایی بوو بە لە 1940 بوو بە شەڕی جیهانی عقبەت وەختەیان ویست نەزمێک دامەزرێن شەڕێکیان بۆ کرد تا نەزمێکیان دامەزران شەڕێکی جیهانیان بۆ کرد ئەو نەزمە فاشیزم هات و ئەیانویست فاشیزم شەڕی گەورەی بۆ کرا تا نەزمی فاشیستی شکست بخوا و نەزمی دیکە دامەزرێنەوە منزورمە ئەم لە کەوتانە تەبیعین لەم ئاڵ و گۆڕانەدا بە حاڵ مهمەوەیە زەرەکەی ڕوو لە کۆمەلگایە کە تۆ باس کرد وە قسەی ئاخریشمەوەیە ڕاستەکەی من یەکی لەوانم زۆر ئێمە هەموو خۆشحاڵە بین هەر لێستاوە تا هەر وەخت هەرچی زووتر ترامپ و دەمو دەستگای و پرۆژەکەی شکست بخوا و ڕاستەکەی نیشانەکانیش ئەبینڕێ هیوادارم وابێ بەڵام مەسەلەکەوەیە کولی ئەم ڕەوتی ڕاستی ئفراتیە ئەڵانەوە لە ئوروپاش خۆتەزانی برێوی هەیە ئوروپا خۆپیشاندانەکانیش هەیە هاتنە مەیدانی خەڵکیش هەیە و دەرکەوتە لە فرسەتە ترا قسە بکەین ئەوەی لە هەفتەی ڕابردووە ئەم خۆپیشاندانانە لە ئەمریکاوە دەستی پێکرد لە 1400 شار بە نەزەرمەوە زۆر ئومێدبەخش و ئومێدەوار کننده بوو هەرچەند باڵێکی دیکەی کاپیتالیستی و حزبی دموکراتیش دەستی تیابێ نەفسیەوەی ئێعتراسەیە هاتنە مەیدان هەیە لە خوارەوەی کۆمەلگا ببێ ڕاستەکەی ئەوە ئەو ڕێگایەیە کە نیشان بدرێ هیوادارین پرۆژەی ڕاستی ترامپ واخان شکست بووە بەڵێ بچینە سەر باسەکەی ترمان زۆر باشە بەر لەوەی بچینە سەر ئەو باسی ترمان داوا لە بینەرانەکەین کە لەگەڵمانن لە ڕێگەی خوانەوە کۆمەک بکەن لیچیان بەرنامە بڵاو بکەنەوە ئەگەر ئەتوانن باشتر وایە لە ڕێگەی یوتیوبەوە بەرنامەکانمان ببینن و ئەگەر نشکراوە تا ئێستا و نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن ئەم باسەمان تقریبا بە جۆرە پەیوەندی بە باسەکەی پێشووترمانەوە هەیە هاوڕێ ڕەحمان ئەویش دانوستانی ڕاستەخۆی ئەمریکا و جمهوری ئیسلامیە تاکو دە ڕۆژێک لەمەوە بە جمهوری ئیسلامی بە هەموو جۆرێک ڕەتیە کردەوە کە دانیشتین ڕاستەخۆ لەگەڵ ئەمریکا ئەنجام بدرێ و بە شێوەیەک ڕەشەشیە کرد کە ئەگەر پەلامار بدرێمەوەوانم نەتوانم پەلامار بدەمەوە و بنکە سەربازەکانتان لە ناوچەکانە لە دەستڕەسی ئێمەیە دەستمان پێیان نەگاتوانی لیان بدەین بەڵام خێرا و لە پڕێکاوە سەرنجڕاکێشی ژەوە بوو لە حزوری نەتەنیاهۆیە کە چوو بۆ لای ترامپ دیارە بەشکم ئۆکەی ئەوە وەربگرێ کە پێکەوە لە ئێران بدەن و ئەم شەڕە لەگەڵ ئێرانە بکەن لەبێت لە بەرچاوی میدیاکانە بە شێوازێک کە ئینسان لە ئەوەی بۆدی لانگویج یار زمانی لە شولاری دەموچاوی نەتەنیاهۆ هەستێ کرد کە نەتەنیاهۆ ئەسڵەن کەوتووە بەسەر مۆزوعەکەیە بە جۆرێک بۆی چاوەڕوان نەکراو بوو کە ئەم قسەی ترامپ لەوێ کرا کە ئێمە شەمەی داهات و دانیشین لەگەڵ ڕاستە خۆ لەگەڵ ئێرانە دانیشین و دانوستانەکەین و یاخود دانوستان ناکەین ناوێکی تریان لێ نابار حاڵ وتوێژەکەین یاخود دیالۆگەکەین بەم جۆرە نەک دانوستان بە جۆرێک بۆی شۆک بوو کە ئەمە لە پڕێکا ئەمە ڕوویدا پێشینەی نەبوو پێشتر پێی نەوترا بۆ ئاگادار نەکرابەوە دواتر دوێنێ دیارە بۆ چاکردنەوەی ئەو دۆخە بۆیە بۆچی ترامپ دووبارە قسەی کردوتەوە دێتی ئێماچین بەرە و دانوستانی ڕاستە و خۆ بەڵام ئەگەر ڕێک نەکەوین و وەخت و ڕێگایەک نەکەینەوە
ئۆفشنەکەی ترمان لێدانە لە ئێران بە سەرکردایەتی ئیسرائیل بە دەست پێشخەری ئیسرائیل ئەم شتەش وتراوە ئەمە تازە ئەم لێدوانە پێما بێ ئەمڕۆ من لە میداکانە بینیم کە بە جۆرێک دۆخەکە پڕە لە ئاڵۆزی لە مەشا من وازانم ترامپ لەم بابەتەشەوە زۆر بە ڕوونی دیار نییە چیەکە بەڕاستی ئەوەی کە سیاسەتێکی دانراویە بێ من خەریکەمەکەومە گومانەوە ترامپ لە بابەت هیچ بابەتێک لە دنیاە ئەو سیاسەتە زۆر ڕۆشن و دیار و ئاشکرایی نییە هەر بۆیە زۆرتر هەستەکەی شت لە پڕادەرە پەڕێنێ بەبێەوەی پێشینەی هەبێ هەر ئەوەی کە بە نەتەنیاهۆی لەگەڵ ئەردۆغانە ئاشتانەکەمەوە ئەتوانم چاکتان کەمەوە بەڵام تۆژە بێ عاقڵ بیت و عقلانە بەرخورد بکەیت و ئەوانە ینی کۆمەڵێک دەربڕینی هەیە ترامپۆوانەکە هیچەوە هیچ لە ئوسوڵی دیبلۆماسیەوە ناچێتە دەرەوە بەڵام جگە لەوە هەستەکەی کە نەخشەیەکی دیاری کراو کە دانرابێت چی ئەکرێ هەنگاو بە هەنگاو وەچی مەحزوراتە وەچی مەحزورات نییەوە لە چی ئەبێ خۆمان پارێزین لە چی خۆ نابێ خۆمان پارێزینە دەست پێشخەری زیاتر بکەین شتێکی لەو بابەتانە لە ئارایە نییە من وا هەست دەکەم بەرحاڵ پێچێت ناوچەی خۆڕەواتی ناوەڕاستی ژۆک و باقی دنیا وەکووەڵێن بە عەرەبیەڵە کەوتۆتە سەردەستی عفریت لە سەردەستی دێو بێ و کەس نەزانێت چی ڕۆیان لەداهاتوە منی پێم وایە ئێمە پیاڵین ئبهام یا لای ئێوە پێ غموزێکی زۆر دروستە ئەگەر غموزێکی زۆر لەم کێشەی بینی ئەلئان ترامپ و جمهوری ئیسلامی بەتایبەت لەسەر ئەم دانوستانە یا ئەم دیدارێکی قرارە ڕۆژی شەممە لە عەمان بکرێ وجودی هەیە قسەی جۆرا و جۆر دێت و ئەچێ با من جارێ لە پێشە لە وەزی نەتانیاهۆ تەماشا بکەم باس بکەم واقعیتەکەی وەختێ ترامپ ئەلامی کرد کە دووشەمبە ئەگەر باگراوندەکەی تەماشا ڕۆژی دووشەمبە بوو دیدارەکان دووشەمبە نەتانیاهو دێ لێرە یەکتری ئەبینین واگەداریتان کابینەی ئیسرائیل خەبەری نەبوو ینی قسەکەریان بوو کەسێکیان بوو تا ئێستا تاریخە تعین نەکراوە کە نخست وەزیر بچێ یعنی معلوم بوو ترامپ یەکلایەنە تەسمیمی گرت بوو کە دەبێت نەتانیاهو بچێ و دیارە شتێکی لەگەڵ باس بکە ئەو شتێش کە هیچ لەگەڵی باس بکە هەرەمە بوو کە بڵێ ئێمەوە لە ڕۆژی شەمبەوە دانوستانەکەین دیدارەکەین لەگەڵ جمهوری ئیسلامی ئەو جۆری ترامپ ئیدعاکە تا ئێستا شەروا ئیدعاکە ئەڵە دیداری ڕاستەوە خۆیە تا ئێستاش جمهوری ئیسلامی ئیدعاکە ناڕاستەوە خۆیە خودی فەرقی ئەمانە چییەوە بەحسێکی دیکە ئەو قسەی تۆ زۆر ڕاستە نەتانیاهو لە بەرابەر کردەوەیەکی ئەنجام دراوە قراری کرد و بەعزە تەحلیلگەرە گەڵن بەڕاستی نەتانیاهوش وەکو زلێنسکی بەسەر هات بەڵام ئەوەی تەجروبە بوو ئەو وەکو زلێنسکی نەیکرد بە جەدەل لەوێنە نەیکرد بە بەحث بەڵام کۆتاژ نات نەتانیاهوی فاشیست هەر سەعاتێ دوای ئەوە بۆ ئەگەداریتان ئەوڵان ئەوەی پێڵەن کۆنفرانسی مەتبوعاتی مشتەرەکەکان لەغۆکرا ینی وا دیارە نەتانیاهو هەر لەو دیوی بەیزی ئەو دیوی خڕە هەرچێکە لەو دیوە دانیشتن ئەگەر لەبیرتان بێ لەو ماوەدا هەر ئەساسەن ترامپ قسەی کرد نەتانیاهو هەر یەک جار ئێساری نەزەری کرد و ئەوژەوری وتی بەڵێ ئەگەر دانوستانێک نەتیجەکەی ئەوە بێ جمهوری ئیسلامی وەکو جەریانی لیبی خەل ئیسلاح بکرێ ئەتۆمیەکەی نەمێنێ کە تەواو لە بین چوو بەزایەتی چکولی دەربڕی لە کۆنفرانسی مەتبوعاتەکە کۆنفرانسی مەتبوعاتی هاوبەشیان نەبوو کەسی سەعاتێ دوای ئەوە بۆ خۆی وتارێکی دا بۆ خۆی نەتانیاهو بەتەنیا وتارێکی دا بەوە جبرانی کردەوە کتی ئێمە لەگەڵ دانوستان مخالفەت ناکەین دیارەوە زەختی بەڵامە بێ دانوستانێ بێ تەبدیل بێ بەوەی جمهوری ئیسلامی لە چەکی ئەتۆمی و موشەکەکانی هەر وەکو قەزافی وەکو لیبی دامەڵێ جاخۆ بەگەر ئەوە جمهوری ئیسلامی بەوە نادا جاخۆ بەگەر قرارە ئەوەی لێ بدەن بە لە حازی نظامی هەموو شتێک ئەوەیە ئەوە بکەنیتر بۆمبێ ئەوەی تەسلیحاتی هەستەی و ئەتۆمیەکەی نەمێنێ موشەکەکانی نەمێنێ بەرحاڵاقە بەدەوە بۆ ئەو وەختە قەزافی خۆی نەڵام 2003 بوو 2004 بوو ملیدا بەوە ئەو کارێک دەرنەچە ئەوە وایە ئەوەی واقعەم سەرڕۆیانە بە ئیدارەی ترامپ بۆ بە شخصی ترامپ بینرێ ئەوە واقعیە زۆر کەسەڵەیە
پێشبینی ناکرێت دار و دەستەی نزیکی ئەڵەن پێشبینی ناکرێت لە پڕ ئەو کارە ناکرێت ئێستا ئەوەی کە مەترەحە زۆر جار من و تۆ هەر لەم بەرنامانە قسەمان کرد عاقبەت لە چوارچێوەی ئەم ئاڵوگۆڕانەی لە 1 ساڵ و نیوە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتووە جمهوری ئیسلامیش خراوەتە گۆشەیەک کە لە ژێر زەختی گەورەدایە عاقبەت ئەو یەکێک نا ئەسەن سەرۆکی ئەسلی محوەری مقاومەتی ئیسلامی بوو ئەڵانەوە حزب الله ئەوای بێ بەسەرات حەماس ئەوای دێ بەسەر هات بەشار ئەسەد نەما ئەمان ئەیانەوێ ئاخرین گورزی خۆیان لە جمهوری ئیسلامی بۆشن ئەوە نەگۆڕدراوە ترامپیش و نەتەنیاهو لەسەرەوە ساغن ئاخرین گورزی خۆیان بۆشێنن زۆر جا من و تۆ باسمان کردووە من بەش بە حاڵی خۆم وتم کۆماری ئیسلامی لە بەرابەر دووڕێیانێکە یا ئەوەیە ئەچێتە پای دانوستان و من لەدا بە زۆرێک ئەگەر نەڵم 100% بە زۆرێک لەو شەرتانەی کە ئەساسەن ئەلئان دەوڵەتی ترامپ و نەتانیاهو وەرنەم نەپرسی دەوڵەتی ئیسرائیل لەم بابەتەوە شەرتەکانی خۆی دیاری ئەکا و خەریکە لە تەریقی دەوڵەتی ئەمریکاوی بن یان مل ئەدا بەوانە جمهوری ئیسلامی یانەوەیە گورزی نظامی لێوەشێنن جمهوری ئیسلامی وەزی خۆی هەڵسەنگاندووە ئەلان بەرگەی گورزی نظامی ناگرێت باوجودیەوەی خامنەی 3 هەفتە لەوە پێش هێشتا نەبووە بەمانی 3 هەفتە لەوە پێشوتی هیچ جۆرە دانوستان مذاکرەیەک لەگەڵ دەوڵەتی ترامپ نابێ بکرێت حتا 3 عبارەتی بەکاربران هەمووی لەسەری کەوتووە توی نەعاقلانەیە نەڵام نە مەسئولانەیە نە شەرافەتمەندانەیە ئەڵان هەموو کەس پێرە تۆ بێشەرەفیتر عاقبەت یعنی ئەو هەر جۆرێن ناڕاستەوە خۆ ڕاستەوە خۆ دانوستانی کردەوە ئێستا لەژێر ئەو سەختانەی هەیە لانیکەم خودی خامن دوێنێکە پزیشکیانوتی ڕاهبەر ئیجازەی داوە بە دانوستانی ناڕاستەو خۆ ئیترەوە قسێک نەماوە کە خودی ڕاهبەر بەرخلافی قسەی 3 هەفتە لەوە پێشی خۆی ئەوەش کێشەکانی ئێرەی جمهوری ئیسلامیە لەعینە حاڵە ترامپیش لە بەرابەرڵە نەخیر ڕاستە و خۆیە ئەمە چۆن معلومەکرێ بێت دابنیش ڕاوەستین 2 ڕۆژی تر لە عەمان چی ڕوو ئەدا چونکی بۆ قسەکانی تون کردێتەوە ترامپ ڕاستە لەوانەیە بەشێک زەختی هەر خودی نەتانیاهو دەوڵەتی ئەمریکا و بەتایبەت ئەو بەشە لە کۆماری خوازانی تند بێ کە لە نێو کۆنگرەدا هەن وەکو لێزی گراهاموانە کە زۆر تەرەفداری لێدانی کۆماری ئیسلامی حتا وەزیر خارجەکەی تونترە بۆ لێدان لە جمهوری ئیسلامی وەزیر خارجەکەی تونترە لە ترامپ یعنی مارکۆ ڕۆبیۆ هەم ئەسەری ئەوەیە هەم عاقبەت جمهوری ئیسلامی عاقبەت قسەی جۆرا و جۆرەکە ئەوەی معلومە ئەلئان ڕاوتی ئەوەی دانوستان ببێ ڕاوتی ئەوەی لەگەڵ یەک مزاکرە بکرد ئەوە جارێ مەترەحە چەندە توولە کێشێ بابزانین یەکەم هەنگاوی ئەم ڕۆژی شەمبەیە چۆنی لە دەردێ ئەو وەختە ئینسان دەتوانێت کۆبەندێکی لێ بکە من پێیان بێت لە هەر بارێکەوە بێنی جمهوری ئیسلامی مەجبورە بچێتە پای ئەم دانوستانە وە دیارە ترامپیش بۆ خۆی شخصی خۆی و بازێ ئەم نوێنەرە ئەسلەکەی ڕات کلیفە نادەم شتێکی وای نێوە ئەم بڵێ ویتکۆف ئەو زۆرتر علاقەی بە دانوستان هەیە بەڵام دانوستانێکی قورسە بۆ جمهوری ئیسلامی ئەنی جمهوری ئیسلامی گەرە شتانە قبولکە هەر وەکو گورزە نظامیەکە وایە کەلیاندا بێ بەڵام ئێشتا کوێ گورزی نظامی نەوە شوێنرێ شەڕ نەبێ جمهوری ئیسلامی بەچۆکا بێ ئەوە باشترە لەوی دیکە بەحاڵ ڕاستە غموزی زۆری پێوەیە ناڕۆشنی زۆری پێوەیە و چی ئەقەومێ ئەبێ بزانین اتفاقاتەکانی بعدی چۆنە بێت من لە ڕۆژەکانی ئەم قەیرانە ئەم بڵێن ئەم بازارشکانە کە بازارشکە لەوانە نەوتیشکە ینی نەوت بە جۆرێک بڵێن زۆر شکا و هەرزان بوو لەو کاتانەیە هەشت دەوڵەتی ئەو پێک بڕیاریاندا بەرهەم بەرزکەنەوە کە بەڕاستی جێگای سەرنج بوو ینی بۆ خۆم پرسیار بوو مەسەرەن ئەم بەرزکردنەوەی بەرهەمێنانی نەوتە لەم کاتەیە بۆچی دواتر کە ئێستا ڕووداوەکانە بینی هەستەکەی مۆزوعی لێدان لە ئێران و ئەوانە سەرباری باسکردن لە دانوستان و ئەوانە جا دانوستانەکەش کاڵێن ناڕاستە و خۆیە یاخۆ ڕاستە و خۆیە لەواچی هاوڕە ڕەحمان هەردووچیان ڕاست بکەن وەک باسەکەن دیدارەکە لە عەمان ئەکرێ و ئەمیری عەمان نازانم چی کوڕی قابوسە
لە بینی دوو ژورایەت و ئەچێ ینی هەم هەردووچیان لە یەک شوێنن و دانوستانەکە ڕاستە و خۆیە بم معنایە کە ئەوە نییە بڵێن لە ڕێگەی وەسی تێکەوە بێ هەم لە هەمان کاتیشا لەسەر یەک مێزدانانیشن هەرێکیان لە ژوورێ دانیشن ئەم ئەمیرەی عمان لە بینی هەردووچیانە لە سەفا و مەروایە بێ چێ قسەی ئەمە بابوو ئەو قسەیەوە بابوو ئەوێ و بەم شێوازە دانوستانەکانەکرێ بەڵام ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە ئەوەیە کە ئەم شتێکە وتم و ئەو جۆرە مەترسیەی کە لە دنیاە لەسەر ئەم مۆزوع باسەکرێەوە دووبارە تەسخیمکردنەوە و زەقکردنەوە و زیاد باسکردنی توانایەکانی ئێرانە بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی چونکە ئەوەی کە ئەوترێ لەسەر دروستکردنی بۆمبی ئەتۆمی لە ڕاز ناچێ ینی ئەوەی کە جمهوری ئیسلامی توانێت لە زەرفی 2 هەفتەیە بۆمبی ئەتۆمی دروست کاتەوەوانە زۆر لە مبالغە ئامێزە چێ لەبەرەوەی جمهوری ئیسلامی ماوەیەکی دوور و درێژە لە گەمارۆیایە و ئەو تەکنەلۆژیایی کە پێویستە بۆ ئەوەی ئەگەر مەوادەکانیشت هەبێ بیانکەی بە بۆم بۆ ئەوانە کۆمەڵێک مەوادی سەرەتایی و بڵین ئەوەلی پێویستە کەرەسەی خاوی پێویستە کە ئاوا لە بەردەسانیە ئەو تەکنەلۆژیایی کە ئەمە لەسەر ساروخێک ڕەبەت کاتوەمانە ئەمە پێویستی بە تەکنەلۆژیایەکێک کە لە بەردەسی ئێرانانیە و ئەم تەسخیمکردنەوە ئەم زلکردنەوەی کە ئێران ئەها خەریکە دەستێگا بە چەکی ئەتۆمی زۆرتر لە ڕێخۆشکردن ئەچێ بۆ لێدان لە ئێران نەک بۆ ئەوەی کە لە ئێران نەدرێ بەڵام لە هەمان کاتە ترامپ قسێش و بابەتێکی وای باس کرد کە بەتەمایە جایزەی نۆبل وەرگێ گوایە لەبەرەوەی کە هاتوو بۆی کەوا ئاگری شەڕەکان کوژێنێتەوە نەک ئاگری شەڕیتر هەڵکە بۆیە ئەم جۆرە مانۆڕانەک و ئەم جۆرە نمایشانە ئەوەی لێ خوێنرێتەوە بەڵام سەرنجام بەڕاستی کەس ناتوانێت لەگەڵ ترامپە کەس ناتوانێت پێشببینی هیچ شتێ بکە ینی وەکو ڕەشەبا و جێژەڵوکە وایە نازانی لەکوێوە دیێ بۆ کوێ چێ و چۆنچۆنی و ئەوانە بەچێ ئاراستەیە کاشتەکانە بە چەندێک دەینەبێت لەبەرەوە فعلەن دنیا لە گومانێکی زۆر گەورەیە ئەژی لە جێژاوێک و جێژاوێکی گەورە لە پرسیاری بێوەڵامە ئەژی کە فعلەن بە تایبەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە جۆرێک مەسەلە احتیمالەکەشەکەوێتە سەر ئەوە ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ سەرباری ئەو ملهوڕی و زۆرگویەکە نیشانێدا لە دنیاە بەڵام موقعەتی دێتە خوارەوە هەر ئەو قەیرانە نیشانیدا کە ئەمریکا ئەو هێزە زەبەلاحەنیە کە بتوانێت دنیا ناچار بکە بە هەموو شتێکە ئەوێ بە بەشێک دنیا ئەو ناچارەکە بە شتێک کە ئەو نایوێ ئەمە بە بڕای من سوال دروستەکە لەسەرەوەی هێزە ناوچەیەکانیش چۆن حساباتی خۆیانەکەن لە دۆخیی ئاوایە جێگای سەرنجە کە سعودیە لە بری ئەوەی وەکو جاری پێش و زۆر پشتیوانی لێدانی ئەمریکا بێت و ئەوانە ئەوێ بەشێک بێ لەم سڵح و لەم بڵین دانوستانی کە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەکی تر ئەنجامەدرێ نیشانێدا کە فعلەنەوە متمانەیە کە هەیە بە ئەمریکا کەم بۆتەوە و دووبارە دڵنیاییش 100%یش لەوەیان نییە لە حاڵەتی لێدان لە ئێرانە و زەربەیە کە بەر ئێرانەکەوێ ئەم زەربەیە چەند ئەتوانێ ئای بە ژیانی جمهوری ئیسلامی بێنێ یاخود جمهوری ئیسلامی بە جۆرێک بخاتە سەر لێواری لە ناوچوون و ڕووخان و جێگرتنەوەی بەدەسەڵاتێکی تر ممکنە زۆرتر ببێتە هۆکاری تێکدانی تەواوی ئەمنیەتی تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست و دووچارکردنی ئێران بە سیناریۆیەکی ڕەشکە ئەوەی کە لە عێراقا ڕوویدا لە چاویا فلیمێکی خۆشە بێ کە بەڕاستی هەموو مەترسیەک لە ئێران چاوەڕوان نەکرێ بە جۆرێک هەر ئێستا دەست و پەیوەندەکانی وڵاتانی دەوروبەر و وردە فاشیستەکانی نەتەوە جۆر بە جۆرەکان خەریکی جموجۆڵن و خەریکی خۆساز و ئامادەکردنن بۆ بەرەنگار بوونەوەی یەک هەموو ئەمانە من وازانم دۆخێک کە ئەمریکا لە ناوچەکەی خۆڵقانوێتەوەم هەڕەشانە فەزایشی ترس و دڵڕاوچەی دروست کردووە و سەرنجام ئەگەر بە شەڕیش کۆتایی نێت دانوستانێکە جمهوری ئیسلامی تەنانەت ملیشی تادا بنەوێنێ
دووبارە فەزایەکی کۆنەپەرستانە زاڵەکە کە لە خودی خۆیان ناتوانێت زۆر بە قازانجی چینی کارگەر و زەحمەکێشی ئێران بێ ئەگەر چی لە شەڕ باشترە ئەگەر چی لە ماڵوێرانی و شەڕ و ماڵوێرانی و خوێن ڕشتن باشترە. طبعاً وایە ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ئاڵۆزە ئەوش ئەوەیە هەموو وڵاتانی دەوروبەری ببوورەوە زەنگ لێدەن بۆ ئێرە بە خەتێکم هەموو ئاڵوگۆڕەکانی خۆراوەتی ناوەڕاست فاقەن وڵاتانی دەوروبەری خودی جمهوری ئیسلامی لە عەرەبستانی سعودی و یەکێ لە ڕەقیبەکانیان ئەسڵەن شەڕیان پێ ناخۆشە چونکە قازانجیان نییە بەلحاظی اقتصادی بەلحاظی ترس لە ئاڵوگۆڕی گەورەتر لە جغرافیای منتەقەکە بەوجود دێ ئێران وڵاتێکی زۆر گەورەیە لە عینە حاڵە لە موقعێتێکی زۆر حەساسی ژیئۆپۆلیتیکایە دەنەچە ئەوان لەوە نگەرانن اتفاقەن یەکێ لە دەلیلەکانیەوەی ترامپ زۆر مەیلی بە گورزی نظامی و یا شەڕنیە بەرعکسی نەتانیاهو بەرعکسی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل فشاری خودی ئیسرائیل عەرەبستانی سعودی و وڵاتەکانی کەندا و ئەو دەوروبەرانەیە بە قازانجیان نییە ئەوان لە فکریەوەن ڕێگای سازانێک پەیدا بکەن من پێیان بێ ئەڵان مادام جمهوری ئیسلامی مثلا 3 هەفتە لەوە پێش یا مانگە لەوە پێش وەختێک خامنەیی ئەوە هات باسی کردوتی دانوستان نە شەرافەتمەندانەیە نە ئاقلانەیە نابێ لەگەڵ زۆر کەس ئەوەی لە زیاتر ساغ بووە کە احتمالی شەڕ زۆرە چونکی وا دیارە دانوستان نابێت بەڵام ئەڵان زۆر فاکتۆر تەسیری داناوە ئەجملە ئەو فشارانەی کە لەسەر جمهوری ئیسلامیە ملی داوە مادام ملی داوە هەر لەم قەدەمی ئەوەڵا فەرزکەین ناڕاستە و خۆش بێ لە قەدەمی دووەمەکەیا بێ بەڕاستە و خۆش بەرحاڵ دەن نەتیجە من پێیان بێڵان احتمالی دانوستانەکە زۆرترە و ئەوە لە شەڕ باشترە هەرە جۆرەی تۆش ئشارەتێک کولی پرۆژەکە لە ڕوانگەی کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە و کرێکار و زەحمەتکێشتەمەژە کولی ئەم پرۆژەیە کولی ئەم پرۆژەی هەستەیەی کە جمهوری ئیسلامی ئەوەڵەن بوویەتی لەلایەکەوە ئەمریکا و غەرب بەدەستیانەوە گرتووە ماوەی 20 ساڵە و ئەم فەزاسازی شەڕ حەساری اقتصادی ئەمەیان لەسەر دروستکەوە هەمووی ڕۆژە ڕەشی بووە بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران هەرچی زووتر ئەوە بکرێتە کەنارەوە باشتر جا دەرنەتیجە من پێم وا بێ ئەڵان ڕەوتی دانوستان لانێکم لە 3-4 مانگی ئایندەیە زیاتر ئەبێ ببوورەوە ئەو هاوڕێیەمان تۆجێ نییە من دەرگیری مساحبە تەسویرەکەم هەیە بەڵێ هەموو تەسویرێکت دەرنەتیجە من پێم وا بێ ئەم ڕەوتە هەیە بەڵام ئەوەی لەم کۆتایی بەرنامەکەشمانە ڕەنگە بەرەوە بڕۆین تەماشای بکەین ئەویژەوەیە لانیکەم چینی کرێکاری ئێران کۆمەڵانی خەڵک ئێمە بەرەی ئازادی خواست تەماشای ئەم ئەوزاع چۆنەکەین ئەوەی هیچ دانوستان لە شەڕ باشترە خۆەوە باشتر بەڵام ئەوەی خودی حەساری اقتصادی و ئەم هێنان و بەردەی بینی دەوڵەتی ترامپ و ئەوە هەر ئێستا خۆی مانع دروستەکە لە بەرابەر خەباتی هەخوازانەی کرێکاران و کۆمەڵانی خەڵکە دەنەچە لەم بینیدا ئەرکی سەرشانی ڕابەران و پێشڕەوانی کرێکاری ئازادی خواست پێشڕە و ئێمە هێزی چەپ و کۆمونیستە ئەو وەهمانەی دروستە بن وەلایەن بنێن ئەو حاڵەتی ئینتزاری بەوجود دێن نێڵین درێژە کێشێ ئەبێ جارێکی دیکە ڕووبکەینەوە کرێکار و کۆمەڵانی خەڵک عاقبە دەگەمانەوە لە دەست ئەم وەزیەتە و لە دەست ئەوەڵەن نەکبەتی جمهوری ئیسلامی نەجاتمان بێ و لە دەست کێشەی بینی جمهوری ئیسلامی و ترامپ و دەوڵەتی ئەمریکا نەجاتمان بێ بڕاستی ئێمە وەکو کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ئێران ڕێگایەکی دیکەمان غێرێزەوەی هێز کۆکەینەوە خۆمان ڕێخین خۆمان سازمان بدەین و جمهوری ئیسلامی سەرنگونکەین ڕێگایەکی دیکەمان لە پێش نییە خۆیمان ئەمریکامان پێ سەرنگون ناکرێت وەزیفەی ئێمەش نییە لەو جوغرافیایە ژنین ئەوە ئەرکی ئەنتەرناسیۆنالیستیمان هەرچێکەیە بەرابەر بە شەڕفرۆشی ئەمریکا بەرابەر بە تەحریمی اقتصادی وەکو قسەمان وەکو کردەوەمان وەکو هەر بزوتنەوەی اعتراضی لە ئاستی نێونەتەوەی یا بێ پشتیوانی لێ بکەین ئەوە قسەی تیانی ئەو کاراکەین بەڵام ئەرکی دەست بەجێ ئێمە لەم ئەوزاوە حواڵە ئەم بەژمەیتانەی لە نەتیجەی حاکمیەتی جمهوری ئیسلامی تووشی
کۆمەڵانی خەڵک بووە ڕێگاکەی وەیە سەرنگونی کێن هەرە جۆرەی من و تۆ دوو هەفتەلەوە پێش لە کۆنگرەی حزبی کۆمیست کارگەری حکومەتیز بووین و هەر پێداگریمان لەسەر پلاتفۆرمی سەرنگونی شۆڕەجێرانە کردەوە نوێنەرانی زۆرە لە حزب و ئەحزاب و سازمانە چەپ و کۆمونیستەکانی ئێرانیش لێوە بوون شخصیات لێوە بوون ئەبێ ئەم بەرەیە بە قووەتکرێت دەرنەچە ئەلان ڕۆژانە گەتۆ تەمەشاکەی اعتصاباتی و اعتراضاتی کاریگەری هەیە خەباتی خوێندکاران هەیە خەباتی خانەنشینان و ئەمە هەیە ئەبێم خەبات و اعتراضاتەمان بەهێزترکەین ڕێکخراوتریکەین سازمان دراوتریکەین بۆ ئەوەی نەکبەتی جمهوری ئیسلامی نەمێنێ ئەم ئاژاوە و کێشەی بینی بەهانەیەک نامێنێ بەوەی دەوڵەتی ئەمریکا بیوێ ئەم کێشەیە و حساری اقتصادی و ئەم کێشەیە بە کۆمەڵانی خەڵک دابسەپێنێ بەرحاڵ هیوادارم بەبێ کێشە و شەڕ بەبێ درێژە کێشانی حساری اقتصادی و بەهاتنە مەیدانی کۆمەڵانی خەڵک واقعان ئەم مەینەتیەی کە لە نەتیجەی حکوومەتی ڕەشی جمهوری ئیسلامی بەوجود هاتووە کۆتایی پێبێت. زۆر باشە دەستخۆش هاوڕ ڕەحمان پێما بێ بە ئەندازەی کافی باسی هەردوو بابەتەکەمان کرد بۆ ئەم هەفتەیە تۆش ماندوویت و سپاس دەکەم ناساغی لەوە زیاتر ماندوو نەبیت بەرنامەکانمان لێرە کۆتایی پێبینین بە ئومێدەوەی کە بتوانین لە بەرنامەی هەفتەی داهاتووە بە درودرێژی و بە تەفسیلی باسی ئەو بەڵگەنامەی کۆنگرەی 11 حیزبی کۆمیستی کارگەری ئێران حکمەتی بکەین سەبارەت بە دۆخی دنیا یاخود سەبارەت بە ئایندەی دنیا و سەرهەڵدان مەترسی فاشیزم و دەم و دەستی شۆڕشی کارگەری کە لە کۆنگرەی 11 دەرچوو پێکەوە سەبارەت بەوە بەڵگەنامەیەوە دیارەگەر هەواڵ و بابەتی گەرم و ئەوانەش هەبێ دیالۆگ سەبارەت بەوانە بکەین بەرحاڵ لێرەیە بەرنامەکانمان کۆتایی پێدێنین و داواکەین لە بینەرانمان کە لەگەڵمان بن لە هەفتەی داهاتووە لە هەفتەکانی ترا ئەو بەرنامانەی کە بڵاوێنەکەینەوە لە ڕێگەی خوان و لە سوۆسیال میدیا بڵاوی بکەنەوە تا بینەرێکی زۆرترمان هەبێ بۆ ئەم هەفتەیە تەفاعول کەم بوو نازانم سەبەبەکەی چییە کۆمنتێکی وانە هات کە وەڵامیان بدەینەوە بۆ ئومێدی ئەوەی کە کارێ بکەین کە کۆمنتەکانمان پێبگا بۆ هیوایی کێشەی تەکنیکی نەبوو بێ و کۆمنت لە شوێنێکەوە ناتێکە نەمانتوانی بێ بیان بینین بەرحاڵ بە ئەندازەی تواناتان داواکەین کۆمەکشی بڵاوبوونەوە و فراوان بوونەوەی بینەرانی ئەم بەرنمەیەمان بن و تا بەرنمەی هەفتەی داهاتوو تا بەرنمەیەشی تر لەگەڵەوەی ئازیزا هەموو ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێرین. زۆر سپاس.